لەو ڕۆ کۆمەڵی ئیسلامی حقیقت خەمی خەڵک و خواستەکانی خەڵکی پێش بەرژەوەندیە حیزبی و کەسیەکانی خۆی خستووە و 4 ساڵی ڕابردوو ئێمە دەتوانین بڵین کۆمەڵ لەو ڕۆوە ینی ڕاستگۆ لەگەڵ میلەت و خەڵک و جەماوەر هەنگاوینە ئەو کاتێک کە لە حکوومەت بوو تا ئەو ڕۆژەی کە کشاوەتەوە تیمی وزاری کۆمەڵی ئیسلامی بەرگری لە مافی خەڵک کردووە و بۆ ڕۆژێکیش بێدەنگ نەبووە بەرامبەر مافەکانی خەڵک و لانی کەم خۆشیان لە کاری ڕۆژانە و بەڕێوەبردننی دامەزراوەکانی خۆیاندا ئێنی کەس ناتوانێت ئیتیهامیان کابەوەی کە دەستیان لە گەندەڵیدا هەیە کە دەستیان لە بەهەدەردانی سامانی گشتیدا هەیە کە دەستیان لەوەدا هەیە کە حقیقت بنی سەرچاوەکان یا با بڵین داهاتی گشتیان لە بەرژەوەندی چ کەسی خۆیان بەکارێ نابێت چ لە بەرژەوەندی حیزبەکان بەکارهێ نابێت کەس ناتوانێت لەو ڕووە تیمی وزاری کۆمەڵ ئیتیهام بکە ئەگەر بشڕوانینە تیمە پەرلەمانیەکەی لە پەرلەمانی کوردستان جارێ پێش پەرلەمانی عێراق ئەبینین مەسەن کۆی هەڵوێستەکانی تیمی مەدیان فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمان بەرگری بووە لەو مافانە کە ئێمە پێڵین مافی خەڵک و هاوڵاتی لە هەرێمی کوردستان و بۆ ساتێکیش ئەگەر ینی ئاوە بەراوردکەین بۆ یەک جاریش بۆ یەک هەڵوێستیش ئێمە نابینین کە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بەلای دەستەڵاتدا بەلای بەرژەوەندی حزبیەکانی خۆیدا چوو بێ ئەگەر وا بڵین هەمیشە بەرژەوەندی خەڵک و میلەتی پێش بەرژەوەندیەکانی خۆی خستووە بۆ تیمی مەسەلەن یا بۆ فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش هەمان شت ڕاستە ئێمە توانین بڵین لەوێ تیمی یا فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمان لەسەر دوو شت لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کاریان کردووە یەک لە مەسایلە نەتەوەییەکان ئەوانەی کە پەیوەستن بە مافی میلەتەکەی خۆمان ئەوانە هەر هەمووی تەمەن بەشێک بوون لە ئامانجەکانی کاری ئەوان ویشیان لەسەر کردووە و توانیویانە بەرگری لە مافەنەتەوەیەکانی ئەم میلەتە بکەن لە بەشەکەی کەشی ئەوەی پەیوەندی بە حەقی هەرێمی کوردستانەوە هەیە لە بودجەی عێراق لە مافی مەسەلەن جوتیاران ئەوانەی کە خۆتان دەزانن من بە سەریعی باسی دەکەم لەو ڕۆژەوە تیمی کۆمەڵی ئیسلامی یا فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بە دروستی هەنگاوی ناوە بۆ ئێستا شێمە توانین ینی شانازی بۆ پەرلەمانتارانەوە شانازی بۆ فراکسیۆنەوە بکەین کە ئێستا جارێکی کە بەرەو هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەنگاو دەنین بۆ ئێمە ینیگەر کۆی کەینەوە سیاسەتی گشتی کۆمەڵی ئیسلامیش کە چێ بەرجەستەی کردووە هەم فراکسیۆنەکەی لە بەغدا هەم فراکسیۆنەکەی لە هەرێم هەم فراکسیۆنەکانی لە ئەنجومەنی پارێزگاکان هەم تیمە وزاری و حکومیەکانیش چ لە حکوومەتی خۆجەی چ لە حکوومەتی شتا ئەو کاتەی هەبووین لە حکوومەتی هەرێمی کوردستان مانەوە بووە لەگەڵ خەڵک و مانەوە بۆ لە پێناوی بەرژەوەندی خەڵک و هاوڵاتیانی هەرێمی کوردستان